بەرنامەی تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین. بەناوی خوای بەخشندە و میهرەبان بینەرانی خۆشەویست، سڵاوتان لێبێت. لە بەرنامەیەکی دیکەی تەندروستی لە خزمەتتانە. بەرنامەیەم جارەمان تەرخان کردو بۆ نەخۆشیێکی زۆر باو. پێم وابێ ئێستا ئەو بینەرانەی کە تەماشای بەرنامەکەی ئێماکەن هیچ کەسێکی تێدا نەبێت کە لە خێزانەکەیاندا کەسێک یان زیاتریان توش بە حاڵەتی سکسون و ڕشانەوە نەبوو بێ. بە تایبەتی لەم وەرزەدا و لە دوای مانگی چوارەوە بەگشتی حاڵەتەکانی سکسون و ڕشانەوە زۆر بوون، یا هەندێک جار بە تەنها ڕشانەوە، هەندێک جار بە تەنها سکسونە. هەروەک چۆن دەبینین کە هەندێ وەرز بۆ هەندێ نەخۆشی دەبێتە هۆی ئەوەی کە ئەو نەخۆشیە زیاد بکە. بە هەمان شێوە بۆ نمونە ئێمە لە وەرزی زستاندا تا ڕادەیەک یا بەهار، سەرەتای بەهار، هەندێک لە نەخۆشەکانی حساسێتی وەرزی تەنگە نەفەسی سیەکان بۆ نمونە ڕەبووە، ئەمانە تا ڕادەیەک ناڕەحەتیەکانیان یا گرفتەکانیان زیاتر دەکا. بەڵام لە وەرزی هاویندا یەکێک لەو نەخۆشیانی کە زۆر دەبێت بریتیە لە نەخۆشی سکسون و ڕشانەوە. لەم بەرنامەیەدا بە میوانداری بەڕێز دکتۆر کاروخ فازڵ، پزیشکی پسپۆڕی نەخۆشی هەناویەکان، باسێک لەم نەخۆشیە دەکەین بزانین بۆچی لە وەرزی هاویندا حاڵەتی سکسون و ڕشانە و لە ئێستادا بە تایبەت زیادی کردووە، هۆکارەکانی چییە و خۆپارێزی و چارەسەر چییە. کاک زۆر بەخێر بیت. سەلامت بی دکتۆر، زۆر سپاس بەناوی خۆی گەورە. طبعاً دکتۆر جانەمەوێت لەوێەوە دەست پێ بکەم ببوورە. سەرەتایەکم باس کرد لەسەرەوەی کە لە هاوینە حاڵەتەکە زیاد دەکا، بەڵام ئەمەوێت لەوێەوە جەنابەت دەست پێ بکەی بۆچی لە وەرزی هاویندا ئەم حاڵەتانە زیاد دەکا. زۆر باش. ئێمە سەرەتا باسێک لە سکچوون و ڕشانەوە بکەین، یعنی وەکو ڕشانەوە خۆی یان سکچوون دلیلێکی مەسەلەن قاتع نییە تایبەتمەند بێ بە ئیلتیهابی ڕیخۆڵە و مەعیدە و دۆنزەگرێت. چەند سەبەبێکمان هەیە کە بێتەوەی سکچوون و ڕشانەوە. لە ناو ئەمانە سەبەبێکی گەورەمان هەیە کە پێوترێ هەوکردنی گەدە و ڕیخۆڵە و کە ئەبێتە هۆی سکچوون و ڕشانەوە. طبعاً ئەمە زۆر زۆرە، یعنی لە وڵاتە دواکەوتەکانە یەکێکە لە هەرە سەبەبە گەورەکانی مردن، بە تایبەتی لە مناڵە یان بە تەمەنەکانە. لە هەموو دنیاە ئەم حاڵەتە هەیە، یعنی نەک هەر لە وڵاتی ئێمە، لە ئەمریکا، لە ئەوروپا ئەم حاڵەتە هەیە. ساڵانە هەر لە ئەمریکا بە نزیکی 10 ملیۆن حاڵەتی سکچوون و ڕشانەوە دروستە بێ. بەڵام پرسیارەکە لێرە بۆچی ئایا لە هاوینە زۆرە بێ. طبعاً ئێمە ئەوەی کە زۆر بەرچاومان ئەکەوێ، ئەوەی کە سەبەبەکەی زۆر بە وازەحی ئەبینین، توش هەوکردنی گەدە و ڕیخۆڵەیە بەهۆی توشبوون بە ڤایرۆسە. جا ئەم ڤایرۆسە لە زستانە ئەگۆڕێتە هاوی. زستانە هەیە حاڵەتی سکچوون و ڕشانەوە، ئەمانە زیاتر ڕۆتا ڤایرۆسە، ئەوەی کە زۆرتر لە مناڵە دەرەکەی، هەنێ جارجار لە گەورەشا دەرەکەی، بە زیاتر لە مناڵە دەرەکەی. بەڵام ئەمەی کە لە هاوینا دەرەکەوێ، ئەوەی کە بەهۆی ڤایرۆسەوە ڕۆیە زیاتر نۆڤۆ ڤایرۆسە کە یەکێکە لە عایلەی کاڵسی ڤایریدی. لە هەموو دنیاە ئەوەی کە ئەبێ بە ئیپیدمیک لە وڵاتەکانە لە گەورەیە زیاتر ڕوئەیە ئەم نۆڤۆ ڤایرۆسەیە. ئێستا ئەوەی کە لە کوردستانە هەیە حاڵەتێکمان هەیە کە بەڕاستی ئاوتبرێکێکمان هەیە، هی سکچوون و ڕشانەوە زۆر زۆرە و کە تقریبا نەک لە ناو سنتەری شاری سلێمانی، لە چواردەوری شاری سلێمانی شار زۆرە ئەگونجێ، چونکە ئێمە ناتوانین 100% بڵین ئەو سەبەبەیە. على الأكثر حاڵەتێکە بۆی توشبوون بە ڤایرۆسی نۆڤۆ ڤایرۆس کە ڕوویاوەتی ئەمانە. زۆر باشە کاک دکتۆر، لە هاویناندا وەک باسمان کە حاڵەتەکە زیاد دەکا، ینی بەدڵنیاییەوە تەنها نۆڤۆ ڤایرۆس نیە، وانە کەوزەکانی دیکەش بە هەمان شێوە لە هاوینە ئەگونجێ توشبوونیان زیاتر بێ. بۆ نمونە حاڵەتەکانی کۆلێرا، حاڵەتی دیکە بەکتریاکان، ئەمانیش هەر بە هەمان شێوە گەری هەیە لە هاوینە زیاد بکە. یان با بڵێن ئەوانی کوردستانە گەری هەیە هۆکارەکانی دیکە بێوانی. ئێمە وەکووتمان چەند سەبەبێکی زۆرمان هەیە، لەوانە ڤایرۆس، بەکتریا و دەرمان هەرخۆی تۆکسین، ئەمانە چەند سەبەبێکن. زیاتر تەرکیزەکەمان لەسەر ئەوەیە، ئەوەی کە لە کوردستانە، یعنی بڵین لە سلێمانی ڕوویاوە چییە، زیاتر ئەگونجێ ڤایرۆس بێ. بۆ ئێمە چەند حاڵەتێک هەیە، چەند بڵین دادهینێکمان هەیە، هاوکێشەیەکمان هەیە کە
چەند خاڵێکی تایە ئەتوانین زیاتر گومان بەلای ڤایرەسەکە یابەرین بەڵێ ئەگونجێ بەکتریا بێ ئەگونجێ خۆ بێ لە بەکتریای گونجە پرۆتۆز و پاراسایت بێ ئەگونجێ مشەخۆرەکانە بێ مشەخۆرەکان بێ گونجێ تۆکسینێ بێ گونجێ بە هۆی خواردنەوە تۆکسینێک گوازرا بێتەوە بەڵام ئێمە چەند شتێک هەیەکەوەمان لێکە زیاتر بڵین ئەمە ڤایرەسە ئەم ڤایرەسەیە کە باسمان کرد لەوانە هینێکمان هەیە سکێجۆڵێکمان هەیە کە زیاتر گومانی پێبین 4 خاڵە یەکێ لەوانە ماوەی هەڵهاتنی نەخۆشیەکەیە یعنی ئەگەر ببینی نەخۆشەکان کە یەک لامان زۆربیان ئەڵێ کەسێکمان مەسەلەن دوێنێت و شەم حاڵەتە بوو ئەمڕۆ دانێکترمان تووشیوە ئێمە یەکێکە لەوانی کە حاڵەتی هەڵاتنی نەخۆشیەکەی نزیکی 24 سەعات دەخایەنێ واتە دوای گواستنەوەی میکرۆبەکە تا دەرکەوتنی نیشان تا دەرکەوتنی نیشانەکە ماوەی هەڵاتنێتی 24 ساعت دەخێنی بەو پرسیاری کە لە خەڵکی یەکەین یەک دوو ماوەی نەخۆشیەکە خۆی کە بە نزیکی ئەوەی ئێمە 3 ڕۆژەکە خایەنێ خۆی ئەگەر لە خاڵی دووهەمی ئەمەیانە 6 ساعات بڵین ماوەی نەخۆشیەکە تا 6 ساعتی خایەن زیاتر گومان بە ڤایرەسە بێت سێهەم ئەگەر بێت و لە 150 ئەم نەخۆشانە ڕەشانەوەیان لەگەڵا بێ بەڵێ بە زیاتر لە 150 ئەوانەی کە هێن سکسۆنیان گرتووە ڕەشانەوەی لەگەڵا ڕەشانەوەیان لەگەڵا خاڵی چوارەم ئەوەیە کە زەرعی پیسایی نەخۆشەکە هەڵگری بەکتریایشی تایبەتمەند نەبێکەوەی تووشی ئەوەی کردووە کە ئەمە تۆزە قورسە لە وڵاتی ئێمە ناکرێ هەر خۆشی حاڵەتەکان چەند ئیندیکیشنێکی هەیە بکرێت بۆ هەمووی ناکەین بەڵام بەو پێی سکۆرە کە پێوتێ کاپلان سکۆر یعنی تقریبا ئێمە 4 خاڵە سکۆرە لە 3 خاڵی لەم 4 خاڵە ئەگەر 4 خاڵی تیابێ ئەم پێڵین ڤایرەسە ئەم هەوکردنی ڕێخۆڵە و ئەم سکچوون و ڕشانەیە بەڵام ئێمە لەم 4 خاڵک وتم وەکو خاڵی چوارەمی لێرە ناکرێت 3 خاڵەکەی هەرسێکی لەم سکچوون و ڕشانەوەیە زیاتر ئەمەیە وای لێ کردوین کە ئەڵێن ئەمەی کە لە ئێسایە توش بۆ ڤایرەسە عەلە لەکسەر هەرچەنە شتێکی دەقیق نییە بەڵام ئەم سکۆرەکە دانراوە بۆ جیاکردنەوەی ڤایرەس و بەکتریایە 4 خاڵە 3 خاڵی ئەوەی ئێمە تایەتی لەبەرەوە زیاتر گومانمان لەسەر ڤایرەسەکەیە هەرێ نیشانەی تریژەیە مەسەلەن یعنی تۆ عادەتەن ئەوەی کە بەهۆی بەکتریاوەیە زیاتر سک ئێشەکەی زۆر تونترە پیسایەکەی خوێنی لەگەڵایە ئەم شتانەیە کە ئێستا لەم سکچوون ڕوشانەوەیان نییە و زیاتر چی ئەبینی زیاتر نیشانەکانی سەرەتای نەخۆشیەکە ئەبینی کە بریتێ لە هەنێ نیشانەی سیستەمیک فیچەر کە لە ڤایرەسە هەیە بە نمونەی جان ئێشە سەر ئێشە تایکی کەم بەڵام لە ئەگەر بێت و زۆربەی حاڵەتەکان کە ئەبێ بەکتریا زیاتر چی ئەکات تایەکی زۆر بەقوت ئازارێکی زۆر بەقوت لەگەڵ پیسایەکەی کە خوێنی تایە یعنی ئەمەش بێ لە کاپلانسکۆ کە باسمان کرد جیاکاتەوە ڤایرۆس و بەکتریا ئەم قاڵانە ژەیە کە جیاکاتەوە لە بینیانە کە زیاترەوەی لای ئێمە بەهۆی بەرەوڕووی ڤایرۆسەکە ئەڕۆ و ئەمە مشکلەیەکی ترمان بۆ دروستەکە بەڕاستی لەم ڕۆیە ئەوەی کە کۆرۆنا ڤایرۆسمانێ جا منیش ویستم ئەوە بپرسم کە ئێستا سەردەمە ڕەنگە ئەگەر ئەم بەرنامە کاتێکی دیکە بواە کۆڤید نەبووایە بەتەنها ئەم قسانە بەس بواە بۆ باسکردنە هۆکارەکانی بەڵام ئێستا کۆڤیدیش هەیە و باز لەوە دەکرێت کە کۆڤیدیش بە هەمان شێوە بەو نیشانانە دەرئەکەوێت ئەمەیان تا چەند بەو شێوەیە تا چەند تێکەڵە بێت بەڵێ زۆر ڕاستە جاری وا هەیە کۆرۆنا ڤایرۆس کە بڵین کۆڤیدی 19 و 20 و ئەمانە هەمان نیشانەی سکچوون و ڕەشانەوەیە و زۆر قورسە جیای کەیتەوە لەم سکچوونە تازەیە بۆچی لەبەروی هەردووکیان شکڵیان بڵین ینی سکچوونەکەمان تازەکە هەیە ڤایرەس عەلە لەکسەر و کۆڕۆناش خۆی ڤایرەسە سیستەمیک فیچەرەکانیان یەک یعنی تۆ لێ پرسی مەسەلەن نەخۆشەکە ئەڵێ تام هەیە ئەڵێ سەرێشەم هەیە ئەڵێ جانێشەم هەیە ئەمانە هەمووی دلیلە لەسەر توشبوون ڤایرەس کە ئەڵێ سکچوونم هەیە لەگەڵیا هیچ کەسێ ناتوانێت 100% لە کۆڤید جای بکاتەوە لەبەرەوەی ئەگونجێ کۆڤید بێ ئەگونجێ ئەم ڤایرەسە تازە بێ هەرچەندە چەند شتێکی بەسیط هەیە ئەوەکە لە ئێمە گومانەکەمان هیچ پشکنینێک نییە مادا ئەوش کە 100% نییە
کۆڤید PCR ئەوەی کە مەسحەی لوتەکە وەرەگرین بۆ دیاریکردنی ڤایرۆسەکە کەمە بەڕادەیەکی زۆر یەکلامان ئەکاتەوە چەنە سەد لە سەد نییە بەڵام بەڕادەیەکی زۆر یەکلامان ئەکاتەوە کە کۆرۆنا نییە تازەکەیە بڵین ئەم سکچوونە تازەیە کە دروست بووە بەس یعنی ئەوەیە کە تۆ ناتوانانی سەد لە سەد جیایکەیتەوە بەس چەند نیشانەیەک هەیە ئەوەی کە هەستمان پێکردووە ئەوەیە سکچوون لەم سکچوون و ڕشانەوە تازەیە کە بەهۆی ئەلەکسەر ڤایرۆسە دروست بووە سکچوونەکەی زۆر تونترە سکچوونەکەی تونترە ڕەشانەوەکەی تونترە لە چاو ڤایرۆسی کۆرۆناکە کە زیاتر بە ئەپەر ڕیسپایرەتەری وەکو قوڕگی ئێشە و ئەوانە دەرەکەون ئەوان اینجا سکچوون و شتیان لەگەڵاوێ بەڵام ئەم زیاتر سکچوونێکی تون بێلەوەی کە بێتە هۆی توشبوون بە قوڕگی ئێشە و نیشانەکانی لەوانەیە کاک سۆر کۆرۆناکەش تایەکەی تونتر بێت ئەگەر بگاتە قۆناغا مۆدەریت و ئەوانە بەرەو سەر بڕوا ڕاستی بڵێ ئەگەر بگاتە سەکەندری بەکتریال ئینفێکشن کە لە کۆڤیدا ڕوئە زۆر جار تاکەیان بەرزە بێتەوە زۆر بەڵام وەکو هەر ڤایرۆسێکی تر خۆ کۆرۆناش سەرەتا بە تایکی کەم دەست پێەکە وەکو هەموو هەر ڤایرۆسێکی تر هەمویان عاتن بە تایکی زۆر کەم بەس ڕاستە بێزەبێت کە ئەبێ بە سەکەندری بەکتریال تاکەی زۆر بەقوت ئەبێت هەرچەنە قسەکە تەواوە چەند حاڵەتێکمان هەیە لە سەرەتای کۆرۆناشا بە تایکی زۆر بەرزیان بەڵام ئەمە نابێتە قاعدەیەک بۆی گژگیری گشتگیر نییە و واتە نابێتە خاڵێکی جیاکەرەوە زۆر باشە کاک زۆر هۆکارەکەی ئەگەر هەر ڤایرۆسێک بێ کۆرۆنا بێ یاخود هۆکارەکە بەکتریا بێ هۆکارەکانی دیکە بێ سەرچاوەکانی توشبوون چین تا ڕادێک کۆرۆنا و ڤایرۆسەکان ڕوونە لێمان کۆرۆنا ڤایرۆس ڕوونە لێمان زۆرمان بۆ باسکراوە هۆکاری توشبوون و خۆپارێزی بەڵام هۆکارەکانی دیکەی سکچوونەکە و بەتایبەت ئەم ئاوات برێکە چییە؟ ینی لە سەرچاوی توشبوون چیە؟ ئێمە خۆمان لە چی بپارێزین؟ ڕاستی ئەوەنی کە ئێمە بمان دەرکەوتەوە بۆ نەخۆشە زۆرەی کە ڕۆژانە ئەیبینی زیاتر بەرکەوتنی دەسە لە ڕێی گواستنەوەی دەستەوە یعنی تۆ مەسەلەن کەسێک دێ توش بووە ڕاتە تەوالێت یا ئەرشێتەوە یا دەستی بەرلیکی خۆی ئەکەوێت و باش دەستی ناشوە دواتر مەسەلەن دەسەیە لە دەستکی دەرگایەک دەسەیە لە پەرداخێک دەسەیە لە خواردنێک کەسێکی تر وەری ئەگرێ یەکسەری گوازێتەوە بووی هەرەمە شەوای کردووە زۆر جار لە ناو عایلەیەکە کە مناڵێک توش ئەبێ یەکسەر دایکەکە یا باوکەی توشەبێ یان ئەو خوشکوبرایی کە نزیکن لێەوەی کە هاوتەمەنن توشە بن نەک مەسەلەن کەسێکی تۆزێ ئەوەی بەرکەوتنیان کەمتر بێت لەبەر ئەوە گواستنەوەی سەرەکی لەم ڤایرۆسی کە بۆمان دەرکەوتووە بەهۆی دەست و بەرکەوتنی دەستەوەی بە خواردن و بە ئەو شوێنانی کە هەردوو لا ئەو کەسەی کە توش بوو ئەوی کە وەریەگرێتەوە جارێکتر بەکارهێنن هەرچەنە چەند حاڵەتێکی دەگمەن هەیە هەر نۆڤایرۆس بەهۆی ئێربۆرنەوە بەهۆی هاواوە ئەگوازرێتەوە بەڕاستی بەڵام ئەوەی کە ئێمە بمان دەرکەوتووە ئێستا زیاتر ئەوانەیە کە بەهۆی کۆنتاکت بۆی بەرکەوتن و لەمسەوە ئەگوازێتەوە نەکشتی تر و بیرمان نەچێ خواردن ئەساسە یعنی تۆ لە شوێنێک نان ئەخۆی یەکێک لەوانە جا ئەو کەسێ خواردنەکە دروستەکە یا ئەوی بۆت ئەهێنێ ئەگەر بێت و ئەم کەسە هەڵگر بێ یەکێکە لەوانی کە دەستی بەرێکوێ ئەیگوازێتەوە بۆ بەرامبەرەکەی زۆر باشە کاک دکتۆر ئەمێ قسە لەسەر نیشانەکانیشی بکەین بەدەر لەو نیشانانی کە باسمان کرد هەرچەندە ئاماژەت بە هەندێکیدا ئەگونجێت چ نیشانەیەکی دیکە لە کاتی سکچوون ڕۆژانەوە ئاسایەکی کە باسێکی نەک هۆکارەکانی دیکە دروست بکات بەدەر لەوەی کە سکیەچێ و یا ئەرشێتەوە یا ئەگونجایە سکچوونەکەی بەردەوام بێ ڕۆژانە یاخود پرسیارێکی دیکە کە ئەمە زۆر گرنگە بەچی ئەوترێ سکچوون زۆر هاوڵاتی دێ ئەڵێ سکچوونم نییە ڕۆژانە 6 جار ئەڕۆمە دەبلیوسی بەڵام پیسایەکە شلە یاخود ئەڵێ نە پیسایەکە بەڵام پیسایەکە توندە یاخود ئەڵێ نە پیسایەکە شلە بەڵام شەو ڕۆژە 1 جار ئەڕۆمە دەبلیوسی درێژی بابەتەکە دوای ناوبڕێک باز دەکەین خۆشەویستان ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە وڵاتە
نەخۆشخانەی بەخشینە پیاوەکەم لە بەیانیەوە زۆر چی بکەی خاتون ناونیشانی ماڵتان بڵێ خاتون ناونیشانی ماڵتان بڵێ هەر ئێستا تیمێکی تەندروستی بەخشین دەگاتە ماڵتان. تیمەکانی فریاکەوتنی تەندروستی نەخۆشخانەی بەخشین 24 کاتژمێر لە حاڵەتی ئامادەباشیدان بۆ ئەوەی لە کەمترین کاتدا بگەنە لاتان و چارەسەری تەندروستیتان بۆ بکەن. تیمەکانی فریاکەوتنی تەندروستی نەخۆشخانەی بەخشین لە پزیشک و پەرستاری بەتوانا و ڕاهێنرا و بۆ حاڵەتە فریاگوزاریەکان پێگاتوون. ئێمە لە نەخۆشخانەی بەخشین جیاواز لەوانی تر هەم ماڵەکانتان دەکەینە نەخۆشخانە و هەم بەخشین دەکەینە ماڵی خۆتان. زۆر مەمنونی جەنابتان موسپاسی نەخۆشخانەی بەخشینی شەکەم. هاوڵاتیانی عەزیز، بۆ هەر حاڵەتێکی نەخوازراوی تەندروستی یان چارەسەرکردنی نەخۆشەکانتان لە ماڵەوە پەیوەندی بکەن بە تیمەکانی فریاکەوتنی تەندروستی نەخۆشخانەی بەخشین. بەڕێزان بەردەوامین لەگەڵتان بۆ قسەکردن لەسەر نەخۆشیێکی زۆر باو کە ویش بریتە لە سکسون و ڕشانەوە لەگەڵ بەڕێز دکتۆر کاروخ فازیل پزیشکی پسپۆڕی نەخۆشیێناویەکان. کاک دکتۆر باسمان لە نیشانەکان کردوتمان ئەگونجێ چ نیشانەیەکی دیکە دروست بکە یا سکسونەکە چۆن بێ ڕشانەوەکە چۆن بێ مەرجە بەردەوام بێت. طبعا وەکو پێناسەی سکچوون ئەوەیە ئەگەر بێت و لە ڕۆژێکە کەسەکە زیاتر لە 3 جار سکی دەبچێت و بچێتە داڵێتەوە ئەو خۆی پێناسەیەەکە یعنی تۆ بەجارێک ناتوانانی بەم بڵێ سکچوون یا دووجار ناتوانانی پێی بڵێ سکچوون بەڵام ئەگەر بێت و لە 3 جار لایە بەڵێ ئەوە توانای پێی بڵێ سکچوونە. وەکو نیشانەکانی ئەم نەخۆشیە وەکو وتمان ئێمە لە بەرەوەی گومان ئەکەین ڤایرۆس بێت لەسەر نیشانەکان و زیات ئەو سکۆرەی کە باسمان کرد سەرەتا بەلتایەک لەگەڵ گیان ئێشەیە. گیان ئێشە وەکو کۆڕۆنا ڤایرۆس تاو گیان ئێشە ئینجا ڕشانەوە دروست ئەبێ لە پاشەوەی کە ڕشانەوە دروست بێت بە لە دوای ڕشانەوە کە سکچوون دروست بێت. طبعا ئەمە زیاتر لە 150 حاڵەتەکان کەمتر لە 150 ئەوەیە کە ڕشانەوە دروست نابێ تاو گیانێشی بۆ دروست دەبێ و ئەیکا بە سکچوون. بەڵام بڵین 150 زیاتر ئەوانەیە کە تووشی تا گیان ئێشە سەر ئێشە بن اینجا ئەبێ بە ڕشانەوە اینجا لە پاشەوە سکچوون دروست بێ. زۆر باشە کاک دکتۆر ئەوەی کە گرنگترە لە نیشانەکان بەڕاستی چکە تا ڕادێک نیشانەکانی ڕوونە کەسانێک تووشی سکسون و ڕشانەوە بن بەڵام گرفتەکانی چییە کۆمپلیکیشنەکانی سکسون و ڕشانەوە چی ئەوەی کە بێتە هۆی داغڵبوونی نەخۆش یاخودەوەی کە بێتە هۆی مردنی نەخۆش واتە ئەم یاخود لەوانەیە کە ئەندامێکی زیانی پێ بکات. زۆر ڕاست. طبعا چەند مشکلەیەک ڕۆیە چەند کۆمپلیکیشنێک ڕۆیە لەوانە لە کیا ڕۆیە زیاتر لە مناڵ لەگەڵ بە تەمەنەکان زائیدەن ئەوانی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە. ئێمە ئەوەی کە لێ ترسین لە سکچوون ڕشانەوە بەڕاستی وشک بوونەوەی ئەوەی کە لێ ترسین ئاوێکی زۆری لێ ڕاست تایبەتی لە وەرزی هاوینە بزەبت خۆی ئارەقەکاتەوە و سکچوونی هەیە ئاوێکی زۆری لێڕە لەبەرەوە زیاتر لە وشک بوونەوە ئەترسین کە ئەبێتە هۆی چەند کۆمپلیکیشنێک. لەوانە چییە؟ لەوانە وشک بوونەوەی گورچیلەکانە کە بێتەوەی سستی گورچیلە. جا ئەمە بۆ کێ مشکلێ بۆ بە تەمەنەکان لەگەڵ مندا لەگەڵەوانی نەخۆشی درێژخایەنیان هەیە وەکو مەسەن شەکریانەیە گورچیلەی بەرکەوتووە یاخۆی سستی گورچیلەی هەیە یاخۆی مەسەن سستی دڵی هەیە کە خوێن باش ناڕۆ بە گورچیلە و تۆزێ گورچیلەی لەوایە تووشی کێشە بێ یان لە مناڵە ئەوەی زیاتر لە مناڵە هەیە لە بەرەوەی بە چەند جارێکی کەم تووشی سەریع وشک بوونەوە ئەبێ لە بەرەوەی حەجمی بچووکە ئاوێکی زۆری لێ بڕوا بەرگەی ناگرێت. ئەمە ئەوە دلیل نییە لەسەر ئەوەی هەر کەسێ تووشی سکچوون و ڕشانەوە بوو یەکسەر کانیۆلادارێ. تەواو ئەمە یەکێکە لە کێشە گەورەکان لەبەرەوەی لێرەوە یعنی داوا لە خەڵکەکەین داوا لە دوکانی ماڵتۆ بێ بەڕێزەکانەکەین
ئەوەی کە پەرستاران بەگشتی ئەوەی کە تووشی سکچوون و ڕەشانەوە ئەبێ تکایە کانولای بۆ دانەندێ یەکسەر مەغەزی دانەندێ یعنی خۆی ئێمە دوو حاڵەتمان هەیە پێوتێ ئۆڕڵ ڕیهایدرێشن لەگەڵ ئایڤی ڕیهایدرێشن یعنی یا بەدەم ئێمە تەعویز ئەەکەینەوە یا لە ڕێی دەمارەوە ئەمەی کە لە ڕێی دەمارەوە هەیە بۆ چەند حاڵەتێکە ناکرێت هەر کەسێ جارێ دوو جار تووشی سکچوون و ڕەشانەوە بێکسەر کانولای بۆدانێ یعنی دکتۆر خۆت ئەزانی ئێمە زۆر لە کێشەی ئەم کانۆلایە ئەترسین ئێستا بەداخەوە کاک دکتۆر بەشێکی زۆر لە نەخۆشەکان کە دێن هەرکە دێنە لات کانولاکەی پێوەیە ئەڵێ مغەزی وەرگرتووە بالضبط یعنی ئەوەی کە یەتە لای تۆ ئەگەر پێوەشی نەبێ لەبەری وا فێر کراوە هەر یەکسەر یاڵە مغەزیەکەم بۆ دانێ طبعاً خەڵک نەیبینیوە بەڵام ئەگەر بیبینێ ئەم کانۆلایە چ کێشەیەکی هەیە ڕوا بکە قەت ناوێت لە کانۆلادانێ یعنی ئەوەی کە من خۆم بینیومە لە کێشەی کانیۆلاوە کارێک بەسەر نەخۆشە هاتووە ئەگەر باسی کەم لەوچە کەس نەوێرە کانۆلادا لەبەرەوە تکایە باسی نەگەن باشترە لەبەر لە حاڵەتی زەڕوری شادای نەبێن تکایەکی دڵسۆزانە برایانە بۆ خەڵک بۆ پەرستارەکان بۆ دوکانی ماڵتوبێ بە ڕێزەکان تکایە کانیۆلا بۆ سکچوون و ڕەشانەوە دامەنێن ئەگەر حاڵەتەکەی زۆر لای نەیابێ کە بوو بێتە هۆی وشک بوونەوە وشک بوونەوەش سێ مەرحەلەی هەیە ئەسڵەن لە مەرحەلەی یەکا هەر پێویستی پێی نییە مەرحەلەی دوو بە هەر حاڵ بڵێن ئەگەر بۆتان دانا مەرحەلەی سێیە کە خۆی ئیندیکیشنی تەواوی کانۆلای هەیە و ئەوە ئەجینا تەنها ئەبێ بە ORS دەست پێ بکەین بە ئۆڕڵ ڕێهایدرێشن لەو تۆزەیە بۆی لای هاوڵاتی ڕوون بێ تۆزێک هەیە هەر مغەزیە بەڵام لە ڕێگەی دەمەوە ئەگرێتە ئەو تۆزەی کە هەیە هەمان پێکهاتەی مغەزیەکەی بەس لە جیاتیەوی بڕواتە دەمارەکە ئەیکەیتە دەم کە خۆی ئەمە ئیسفادێکی زۆر باشتری هەیە چونکە ئێمە لە توشبوون لە پاتۆفیسیۆلۆژیا دکتۆر جان کە توشبوونی سکچوون و ڕەشانەوەمان هەیە ڤێلایەکان کە ڤێلای بۆ یەکلای خەڵک وازەح بێ ڕێخۆڵە ساف نییە ڕێخۆڵە زمانەی وەکو بڵین پاپیلای هەیە وەکو ڤیلای هەیە وەکو پەنجە چۆن ئاوا دەرچوو ئاوا دەرچوە شتەم ژێ لەم بینانەوە کە ئێمە تووشی سکچوون و ڕەشانەوە ئەبین قەت ئابێ لەمانە ئەمانە کورتە بنەوە ئەمانە تێئاچن لەبەر ئەوەیە دوای ماوەیەک نەخۆشەکە هەر شتێک ئەخوا تووشی سکچوونیەکە لەبەرەوەی ئەم ڤێلایەنە نامێنن ئەم ORS کە خۆی یەکێک لە ئیسفادەکانی ئەوەیە کە سریعتر ڕجەنەرێشنیەمانەکە توانای مژینی ئەمانە زیاکاتەوە جارێکتر کە زۆر ئیسفادەکەی لە ئایڤی لاینەکە زیاترە لۆکەڵیش ئیشەکە لۆکەڵیش ئیشەکە و دیفێنس میکانیزمی ئینتستین زیاکە ڤیلایەکان پرۆتێکتیڤە بۆی و طریقی ئەبزۆربشنیان سەر هینەکە یعنی ڕجەنەرێشنەکە زیاتر لەبەرە زۆر ئیسفادی زیاترە لە ئایڤیەکە بەداخەوە لای خەڵکی لای ئێمە وانە جا ئەویش چەند سەبەبێکە وای کردووە یەکەم یانەوەی کە فێرکراوی بەڕاستی فێرکراوینەوەی کە تووشی سکچوون و ڕەشانە بوو یەکسەر کانێلاکە دانێ کە ئەمە زۆر خەتەرە وەکو وتم تکایشی برانە لە خەڵک لە پارامێدیکە بە ڕێزەکان کە واز لە کانێلا بێنن بۆ حاڵەتی بەسیتی سکچوون و ڕەشانەوە پێویستی پێی نییە عیلمی نییە بەعەکسەوە زەرەرێکی زۆرە لە نەخۆشەکە و کابرا ئەگەر بشزانێ بە دڵنیای و کاکتۆر هەموو کاتێک نییە بۆی بینەران واتێ نەگەن هیچ کاتێک لە سکچوون و ڕەشانەوەیە وەکو باسمان مەرحەلەی هەیە مەرحەلەی وشک بوونەوە یەک دوو سێ وانە لە مەرحەلەی یەکە نایەوێت یعنی نەخۆشمانێ نەشگەشتە هەر نەگەیشتە مەرحەلەی یەکی وشک بوونەوە وشک بوونەوەی نییە یەکسەر کانولا مغەزیی وەدان ئێمە ئەڵێن بشگاتە وشک بوونەوە مەرحەلەی یەک بێ کانولای ناوێت کاکتۆر لەوانەیە هەندێکە زوات تێگەشتنەوە هەر پێچ بەسکتا هات پێش سکرپسیە مغەزیەکە دابنێ زۆر باشە کاک دکتۆر سەبارەت بە هەندێک کەس ئەڵێن باشە ئۆکەی ئێمە مغەزی دانانین بەڵام ئەو تۆزە ئەو ORS بۆمان ناخێت کە ئێمە ڕەشانەوەیشمان هەیە ئۆڵڕێدی کە ئەی خۆم کە مغەزیەکە خۆمەوە ئەڕشێمەوە ئەی چارم چییە؟ ئەمە دوو سەبەبی هەیە جاری یەکەم سەبەبی ئەوەیە خۆی نەخۆشەکە مانە ڕەشانەوەی هەبێت دڵ تێگەڵاتنی هەبێت نەک مغەزیەکە هەر شتێکی در بخوا ئەڕشێتەوە لەبەرەوەی سەرەتا ئێمە ئەبێ عیلاجی ئەمە بین کە عیلاجیانینی عادەتەن پیان ئەڵێن تا سەعاتە هیچ مەخۆن بۆی دەرمانەکە ئیش بکات دڵ تێگەڵاتنەکەی نەمێنێت
ئەما سەبەبی دووهەمی هەنێک کەس هەر خۆی بە فەوار و بە شلەمەنی ئەگەر بێت و ئاو یا شەربەت و ئەمانە نەبێت دڵی تێگەڵیە ئەمەیان جیایە بەڵام خۆی ئەمە نەکراوە تۆکو ئاو بیخۆیتەوە ئەمە کراو بە هێواشی بیخۆیتەوە لە ماوەی 6 ساعتێکا بە تەقریبی لەبەرەوە زۆر بە هێواشی بخورێتەوە و دوای دەرمان بخورێتەوە ئەو حاڵەتەکە مەکاتەوە کە خەڵک پێڕشێت زۆر باشە کاک دکتۆر با بینە سەر زیانەکانی وشک بوونەوە وا دابنێ یاخود با بڵێن نەخۆشێکە لە ماڵەوە تووشی حاڵەتی سکسون ڕوشانەوە بووە چ کاتێ پێویستەکە سەردانی پزیشک بکات لە ماڵەوە چی بکات ڕێنمای ماڵەوە چییە و ئایا ئەگەر تووشی وشک بوونەوە ببێت گرفتەکانی وشک بوونەوە چییە؟ زۆر باشە طبعاً زۆر پرسیارێکی جوانە بە تایبەتی بۆوانی کە لە ماڵەوە یان مثلەن نەخۆشییان هەیە و لە جیاکەوتون سکچون و ڕوشانەوە ئێمە وەکو وتمان هەنگاوی یەکەم بریتی لەوەی هەر کەسێک کە توش ئەبێ ئاو شلەمەنیەکی زۆر وەرگێتەوە کە بیرۆکێکی زۆر غەڵەت هەیە لای خەڵکی ئێمە کە تووشی سکچون ئەبێ ئەڵێ ئاو ناخۆمە بۆی سکم نەچێت یان ئاو ناخۆمە بۆی نەخشێمەوە نەخێر زۆر غەڵەت سەرەتا ئەوەی کە لە ماڵەوەیە ئاو خواردنەوەی زۆر شلەمەنی زۆر ئەساسە بۆ ئەوەی لە وشک بوونەوە بپارێزرێ طبعاً ئەگەر هاتوو کەسەکە نەخۆشیەکی درێژخایەنیە بۆ وەکو باسمان کرد یان بەتەمەەن بوو باشترە ئەگەر بێت و لە چەند جارێک لای یا سکچوونەکەی یا زانیان سکچوونەکەی تەبیعی نییە مثلەن 6 جار سکی چووە نەوەسێنرێ لە ماڵەوە چونکە خۆت ئەزانی سکچوون لە زەلامی بەتەمەنا ئیندیکیشنی عیلاجی هەیە لەوانە ئەنتیباتیک لەبەر ئەوە باشترە ئەوانەی کە بەتەمەنن نەخۆشی درێژخایەنیان هەیە و مناڵ بە تایبەتی ئەگەر سکچوونەکەیان زۆر بوو یا لە ڕۆژێک لای یا بگاتە لای پزیشک بۆی بیبینێ چونکە بەڕاستی بێ لە ڕیهایدریشن بێ لەوەی کە عیلاجی بڵین مغەزی وەرگێ بەدەم بێ جایە بە ئایوی بێ چەند شتێکی تر پێویستە لەوانەیە و ئەوان خوێنیشی تێدا بێ سکچوونەکەی بە ئەوە ئەچێتە بابی بەکتریاڵ ئەوە عادەتەن بەرەو ڕووی بەکتریاڵەڕوا هەر چەنانێ بەڵێ نەخۆشی ئینفلامەتەری باڵ دزیزەکانیش عادەتەن سکچوونەکەن بە خوێنەوە بەڵام ئاتەنەوەی لە چەند ڕۆژێکا ڕوئەیە ئەگەر بێت و خوێنی تیاابێ زیاتر مێشمان بەلای بەکتریاڵڕواکەوە 100% بێ پزیشک ببینێ قسەیتیانە بەڵام ئێمە باسی سکچوونی ڤایرۆسی ئەەکەین کە ئەمەی لەم ڕۆمانە هەیە زیاتر ئەوەیە زۆربەی زۆری حاڵەتەکان تەبعاً بیرمان نەچێ خۆیان چاکەبن بێ ئەوەی هیچ شتێکیان بیتێ خۆیان چاکەبن یان هەیە ڤایرۆسەکە شەگرێ هیچ نیشانێکی بۆ دروست ناکە لەبەرەوە ئێمە ئەمەی کە باسی ئەەکەین زیاتر وەکو پزیشک ببینێت چەند حاڵەتێکی کەمە زۆر باش کاک زۆر دەرمانێک زۆر بەکاردێ لەناو خەڵکیدا بەستۆ بناسراوە بەشێکی زۆر لە نەخۆشەکان هەر کە تووشی سکچوونە بن ڕاستەوخۆ ئەو دەرمانە بەکاردێنن تا چەند زانستیە و سوود و زیانی چییە ینی طبعاً من هینم بۆ خەڵک نییە بەڕاستی کۆڵە پێشنیارم بۆ کەس نییە و دەرمانە بەکاربێن بۆچی لانی حاڵەتا بەکاریەن بەڵام ئەو حاڵەتانە خەڵک نایزانێ و زۆر بەخۆ بەکاری نەهێنن بزڵ دکتۆری تایبەتمەند دەبێت نازانێ لە چ حاڵەتێکا بەکاریە لەبەرەوە قەت بە خەڵک ناڵێم ئەو دەرمانە بەکاربێنێ لەبەر چەند هۆکاری یەکەم ئەو سکچوونەی کە دەرئەچێ تۆکسینی تایە وەکو تۆکسین یعنی ئەو ژەهری بڵێ ئەو جایە ئەو بەکتریایە دروستەکە یا ئەو ڤایرۆسە دروستەکە ئەم ژەهرەکە دروست ئەبێ نابێ لە ڕێخۆڵەیە بمێنێتەوە بەخوا وای دروست کردووە وازی لێ بێنە با بڕۆ منەم جارێ بە خەڵکەڵێم وازی لێ بێنە با سکچوونەکە دەرچێ لە بری ئەوە ئێمە حەقی بۆ ئەەکەینەوە ئاوی عینێ شلەبووی عینێ خوێکانی قەرەبوویەکەینەوە خوێکانی عینێ وازی لێ بێنن با دەرچێ نەکرد ئەوە طبعاً ئەمە دەرمانێکە ئینترۆستۆپەکە بەکاریە خۆی کاک زۆر ئینترۆستۆپەکە بەکاردێت بەڵام گرفتە گەورەکە لە فلاجیلایە بزەوە دویسمەوەت پێ بڵێن گەورەترین کێشە ئینترۆستۆپ نییە بە تەنها فلاجیلە خەڵک فلاجیل بە دەرمانی سکچوون تێگەیشتووە زۆر هەڵەیە چەند حاڵەتێکی تایبەتمەندی لێ دەرچێ فلاجیل نەک سکچوون چاک ناکاتەوە سکچوون خراپەکە کە هەنێ سەدیشمانەیە لەسەری با
یعنی قسەکە وا بکەم چونکە بەڕاستی من بێزار بووم لەوەی ئەمەنە خەڵک ئەبینم فلاجیلی بەکارهێناوە لەگەڵ یەکەم یئیسەوە تەتەورمان کردووە نەک سکچوون وای لیا تۆ سگێشە فلاجیل بەکاری ئەمە کاریسەیە بەڕاستی کاریسەیە بەڕاستی تۆ فلاجیلێکە کە لەوانەی مشکلەی زۆرە جا لە مشکلەکان ئەگەر لە کۆمۆنەکانەوە پیاە بین یەکەم خۆی تووشی سکچوون دەکات فلاجیل دووهەم چی بەکتریای ئەوەی کە سوود بەخشە لە ڕیخۆلای لە ناوێ بە سێهەم معڕەستەکە بۆ ئەوی کە ئەو حاڵەتی ئینفلامەتری کۆلایتسەکان توش ئەبێ لە هەمووی خەتاتە چەند سەدیمان هەیە ئێستا لەوە فلاجیل یعنی بەسێتەوە بەهانێ مەترسی شێرپەنجەی کۆڵۆنەوە کە لە چەند بابێکەوە جا ئایا دایرێکتلی بڵێن ڕاستەوخۆ مادەی فلاجیلە کە تەسیرەکە لەسەر وڵەکەی یان ئایا لە ڕێی کوشتنی بەکتریا سوودبەخشەکانی ڕێکۆڵەوەی ئەم تەسیری هەیە کەواتە هەر چۆنێک بێ ئێمە فلاجیل بە خەڵکی خۆمان ئەڵێین بە نەخۆش ئەڵێین بەو برامە ئاڵتۆبیانەمان ئەڵێن کە دوکانیان هەیە تکایە فلاجیل دامنێن بۆ سکچوون فلاجیل دامنێن بۆ سک ئێشە ئەمە کاریسەیەکی گەورەیە بەڕاستی کەواتە فلاجیل بە هیچ شێوازێک نە دەرمانی سکێشەیە و نە بۆ سکچوون دروست کراوایە 100% قسەکەت زۆر جوانە فلاجیل دەرمانی سگێشە نییە فلاجیل دەرمانی کۆڵۆن نییە فلاجیل دەرمانی سکچوون نییە بە شێوەیەکی گشتگیر چەند حاڵەتێکی تایبەتمەند هەیە پزیشک بینووسێت بالضبط لە دوای فەحەزە نووسێت لە دوای پشکنین یعنی مەسەلەن کە تۆ نەخۆشە یەت بۆ لا دەرەکەی مەسەلەن جاردیاسە دەزەکە ئەمە بیاسە ئەمانە ئێمە فلاجیلیان بۆ نووسین حاڵەتی دەگمەنمانەیە کلۆستریدیەم و ئەوانە لە مەرحەلەی یەکەمە فلاجیلین بەڵام بەهەرحاڵ ئەوەی کە ئێستا لە سلێمانیا هەیە لە چواردەوری سلێمانیا ئەو سکچوونە نییە کە بە فلاجیل باش ببێت کاک دکتۆر بابەتێک هەیە زۆر باوە هەر لەسەر بابەتی فلاجیل کە ئەمە خاوڵەتیان زۆر بەکاریدێن بەڕاستی بۆیە ئەمە پرسیایی لەسەر بکەم خەڵگەڵێ ئەگەر دوای پشکنین پێویست بکە فلاجیل بەکاربێنم ڕەنگە وا تێ بگەن ئەی بۆ هەر لە سەرەتاوە بەکاری نەهێنم چی ئەڵێ سوودی لێ نابینم لەو نەخۆشانە لەو حاڵەتانی سکچوون و ڕوشانەوە ئەگەر بیکەین بۆ نمونە ئەگەر بەراوردێ بکەین لە 10 حاڵەتی سکچوون و ڕوشانەوە چەند کەسیان ئەگونجێ دوای پشکنین یا لەو هۆکارانە بێت کە فلاجیلی ئەوێت یا لە 100 حاڵەت بۆ نمونە ئێمە چەند شتێکمان هەیە یەکەم جارێ فلاجیل خۆی بەکتریا سوودبەخشەکانی ڕێخۆڵە دەکوژێت ئەمە خۆی یەکێکە لەوانەی کە سکچوونەکەت لێ قورسەکە باشە ئێمە وەکو خۆت دەزانین دکتۆریجان شتێکمان هەیە لە سکچوونە ئەدرێ پێوتێ پرۆبایۆتیک وەنیە ئێمە پرۆبایۆتیکمان هەیە چییە پرۆبایۆتیک بەکتریای سوودبەخشە بەکتریای سوودبەخش بە حەب یا بە فەوار ئەی خۆی بۆ ئەوەی سکچوونەکەمان بۆسێنی ئێکاکە تۆ ڕێخۆڵەت خۆ ئەمەی بۆ دروست کردووی ئەم بەکتریاییتیایە ئەڕووی فلاجیلەکە ئەخۆی کە ئیندیکیشنی نییە ئەم بەکتریایە ئەکوشێ لەبەرە سکچوونەکەت زۆر بە قوتەکە ئەمە یەک سەبەبی دووهام کە ئەڵێن بەکاری مەهێنە کاکە ستەدی یعنی بەحسی تازەمانێ کە فلاجیل زەرەری لەسەر کۆڵۆن هەیە جایەکێک لەوانە کە هەیە شێرپەنجەی کۆڵۆن یعنی خەریکە ئەبەسێتەوە بۆ جا ئایا دایرێکلی بێ ڕاستە و خۆ بێ یان بەناڕاستە و خۆی بێ هەرچەنە ئەمە پشڕاست نەکراوەتەوە بەڵام ئێمە کە شتێک قسەی لەسەر بێ یعنی علمیەن ئێمە بە عیلم بۆمان دەرکەوتووە یەک ئیسفادەی نییە بۆ دوو زەرەرت لێ ئەیە لەم حاڵەتی سکچوونە بۆ بەکاری بێنین جارێ ئەمە یەکەم خەتای خەڵک ئەگرم لەبەرەوەی کە ڕاستەوخۆ ئەڕات و وەری ئەگرێ دووهەم خەتای ئەو کەسە ئەگرن جا کە لە سەیدەلیەکە وەری ئەگرێ بۆی ئەنووسێ یان لە دوکانی پارامێدیکە بەڕێزەکانە بۆی ئەنووسێ بەڕاستی وەکو چەرەسی لیاتۆ فلاجیل کە زۆر خەتەرە کە ئەڵێم خەتەرە جارێ یەکەم ئەمە کە ئەیخوا پارە لە گیرفانی دەرەچێت دووهەم ئەو مزعفاتانی هەیە کە باسمان کرد سێهەم هیچ ئیسفادەیەکت پێ ناگەێنێ کۆتا پرسیارم کاک دکتۆر هەر لەسەر بابەتەکەمان بەرنامەکەمان تا ڕادەیەک گەشتە کۆتایی هەندێک جار ئێمە کە بەدڵنیا بۆ سوودی هاوڵاتیان ئەڵێن کە فلاجیل بەکاردێنێ یەک جوابی هەیە هەندێک هاوڵاتی ئەڵێ ئەمڕۆ سکچوونێکم دەستی پێ کرد فلاجیلم خوارد بۆ بەیانی باش بووم پێی وایە بە فلاجیلەکە باش بووە کە لەوانەیە ئەگەر لە 100 نەخۆش یەک کەسیشی پێویستی بە فلاجیل بێ پێویست بکە کۆرسێکی فلاجیل تەواو بکە ئەنجا سوودی لێ ببینێ
وەڵامی دکتۆر کاروخ چییە کە ئەڵێ من فلاجیلێکم خواردم ڕۆ سبەی نسکچوونم نەما. من جوابێکی زۆر واقعیانە لە جیاتی ئەو فلاجیلە بڕۆ یەک لە نان بخۆ هیچیشی نەخواردای هەر هیچ مەخۆ لە تێنان بخۆ ئەگەر چاک نەبووی حەقی قسەت بێ. بەڵام چۆن ئەی سەلمێنم علمیان ئەم قسەیە لە ئەمریکا مەسەلەن لە ساڵێکە بە نزیکی 10 ملیۆن کەس تووشی سکچوون و ڕۆژانەوە ئەبێ. ئەم 10 ملیۆن کەسە 180 زیاتری زۆر بە سووکی ئەیگرێ کە ئەڵین بە سووکی ئەیگرێ یعنی چی؟ یعنی جارێ خۆی لە ئەسڵا ئەمە زۆربەی زۆری ڤایرەسە. ڤایرەسە کە سووڕی ژیانەکەی معدل تقریبا 30 بۆ 6 ساعتە، یعنی هەر نزیکی ڕۆژێ بۆ 2 ڕۆژ ئەخایەنێ. لە حاڵەتێکا کە یەکێ زۆر سووک ئەیگرێ ڕۆژێ ناخایەنێ کەمتر لە ڕۆژێ ئەخایەنێ. ئەگەر متەوەسەتیش بیگری هەر ڕۆژێ ڕۆژونی وێ ئەخایەنێ نەخۆشیەکە. لەبەر ئەوە تۆ گەنجێکی تۆ مەسەلەن نەخۆشی دنیا تووشی سکچوونەبی فلاجیل مەخۆ هەر خۆی سووڕی ڤایرەسەکە ڕۆژە ڕۆژونی وێخێنێتەوە بێ بۆ تۆ ئەسڵ ناتەوێتە لای خۆی گرفتی بە هەڵە بەکارهێنانی دەرمان زیاتر ئەوەیە هاوڵاتی خۆی لێکدانەوە بۆ تەواوبوونی نیشانەیەکە بۆ نمونە کۆکەیەکی هەیە یاخود بۆ نمونە ڕشانەوەیەکی هەیە منداڵەکەی پێی ئەڵێن ئەمە بە ئەوەشی لەگەڵا باس بکەین پێڵێن خۆی ڕشانەوەکەی ئۆڵڕێدی بۆ من ڕۆژێک 2 ڕۆژە خایانێ لە ڕۆژی دووهەمە کە ئیبا دەڵێن بە بۆن کەوتووە دەرمانێکی پێدەن نامێنێ ئەڵێ هی ئەوەیە واتە خۆی لێکدانەوە ئەکا بۆ نیشانەکان بەڵام لە ڕاستیە زانست شتێکی دیکاڵێ ڕاستیەکان شتێکی دیکەن و ئێمەش بەرنامەکانمان بەڕاستی بەرنامی تەندروستی و ئەمانەوێ هەڵە نازانستیەکان ڕاست بکەینەوە و هاوڵاتیان بە شێوەیەکی دروست بەدەم چارەسەرکردنی بارودۆخەکانی خۆیانەوە بن. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر کاروخ فازیل پزیشکی پسپۆڕی نەخۆشی هەناویەکان کە بۆ ئەم بابەتە لەگەڵمان بوویت. زۆر سپاس خۆشەویستان بەرنامی تەندروستی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە تەندروست بن.